من ئامانجم لە ئەو فیستیڤاڵە ئەوەیە کە ئەو عەشامەکە ئەو میلەتە ئاشناکەین بە بەروومی خۆمان چیدی بەروومی ئەم وڵاتە سەر بکەین و بیخۆین و حەزیشم کردووە جیاکار لە فیستیڤاڵەکانی تر ئەگەر بیبینی ئەمە ساردکەرەوەیەکی خۆماڵیم دروست کردووە ئیشەڵا بە ئیزنی خوا دوای ئەم فیستیڤاڵە 200 تەن هەناری تیا خەزنەکەم بۆ زستان و داواکارم لە خەڵکیش لەم جۆرە ساردکەرەوەیە توانین هەر بەمە پشگیری باغداران بین چۆن ئەتوانین لە لای خۆمانەوە هەموو خانەوادە بەڕێزەکان لە لای خۆ لە 100 کیلۆ هەنارەوە بۆ تەنێ هەنار بۆ 2 تەن هەنار خۆتان نەزانێمە پارەی خۆمان لە زستانە سەرفەکەین بۆ بەروومی دەرەکی با ئێمە بتوانین ئەو هەنارە جوانە ناوازە لە ساردکەرەوەیکی ئاوادانین بۆ زستان بەروومی خۆمان بخۆین لەو کاتە ئێستا خۆتانە بینن لەخوا بەزیابێک کەرتی تەندروستی دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی هەڵەبجەکەین کە تیمێکی ناردۆ لەوێ بە دەمامکەوە خۆشم کۆمەڵک دەمامکی زۆر و کۆمەڵە تاقیمکردنی دەستمێناوە لە دەرۆ هەمووشیەوە دەمام کە بەسێەوەی تر ئەویشی کە خۆی پێێتی وەڕەچاوی ئەومان کردووە بۆ ئیشەڵا ساڵێک ئەگەر عمر باقی بێ فکر لەوە کەین و شوێنێکی گەورەتر بێ و شوێنێکی باشتر بێ و داواکاریشم لە خەڵک لە هەموو قەزاو ناحەکانە دەستکرێ بەم جۆرە فستیڤاڵانە بۆ ئەوەی کە هەم نمایشکردنی دەستی خانمە بەڕێزەکان ئاشناکەین بە میلەتەکەمان و هەم بەروومی ناوازەی دەستی جوتیاری ئەم وڵاتە ئاشناکەین بە میلەتەکەمان با لەمەولا ئێمە بەروومی وڵاتی خۆمان بخۆین باشترە لەوەی بەروومی دەرەوە خۆین. داریم لەم فستیڤاڵایە کردووە کۆمەڵێشتم پێ هەموو بەرهەمەکان تایبەت بەخۆ من بە تایبەتی کە زۆر کەم و هەتا ئێستاش باوەڕ ناکەم دروست کرابێ یەکێک لە شتەکانمان میوەوشکەکانمانن ئەمە میوەوشکەکانە کە خۆم دروستم کردوون و هەمووی خۆم وشکیانەکەمەوە ئەو میوانە کۆخە هەڵوژەی زەرد و ڕەشەکەیە لەگەڵ کۆخە لەگەڵ هەنجیرە لەگەڵ مۆز و دەقاڵە ئەمانە هەمووی خۆم وشکیانەکەمە و لەبەر سێبەرە خۆڵی بەرناکەوێت بەڕاستی زۆر خەڵک احتیمام بەوایە کە شتەکانی پاڵکتەمیزم می زیاتر احتیمامم بەوەیەوە دۆشاوی هەنجیرەکەشم تایبەتە بەخۆم کە وابزانم یەکەم کەسم دۆشاوی هەنجیرم دروست کرد بێ کە لێرەش عەرزم کردووە خەڵک لایە سێرە دۆشاوی هەنجیر هیچ شەکری تێ ناکرێت بەبێ هیچ شەکرێک دروست دەکرێت زۆر تەندروست و باشیشە بەڕاستی شوێنەکە باشە لە ئێستا ئەم شوێنە زۆر باشە بەڵام گەورەتر بێ لەبەرەوەی کە خەڵکی ئێمە زیاتر ڕووی تێبکە و زیاتر ڕووکاتەوە زیاتر بۆ بەرهەمە خۆماڵیەکان و بەرهەمی خۆماڵی بەکاربێنێ زۆر لەوانەی کە لە دەرەوەی وڵات دێن و بە شێوازێکی نازان بە شێوازێکی بە بۆچفنی من تەندروست دروست ناکرێت کە لە دەرەوەی وڵاتەوە بێ لە ئێستا ئەم بەرهەمانە زۆر باشن. ئێمە لە شاری لە وڵاتی هۆڵنداوە هاتوین بۆ ئەم پێشانگایە بە تایبەتی کە باتون بۆ لای کاگازات کە بیستمەکە جوتیارێکی نمونەیە و جارێکی سەردانی هۆڵندای کردووە بەڵام من لەوێ چاوم بە کاگازات نەکەوتووە بەڵام لەلایەن خانمێکی هۆڵندیەوە کە ژمارە تەلەفۆنی کاگازاتم وەرگرتووە و هاتووم بۆ ئێرە بۆ ئەوی بزانم کاگازات کێیە و بە ئیشەکەی ببینم بەڵام کە هاتمە شوێنی ئیشەکەی بینیم کە چەند بەرووبوومێکی هۆڵندای هێناوە چەند تۆوێکی چەند ڕۆک و چەند بەرهەمێکی هێناوە لێرە ڕواندوێتی بەڵام زۆر بە شێوەیەکی جوان ڕوێنراوە من ئەوانەی کە لە هۆڵندا بینیومە وا هەستەکەم کە بەرووبوومەکانی کاگازات زۆر جوانتر دەرچووە لەگەڵەوەیە من هاتم ڕێزلێنانێک بۆ کاگازات وەکو هاوڵاتیەکی هۆڵندی بە چەند هەدیەک وەکو چەند تاقمێ کورسی و مێز و چەپکە گوڵ و ئەمانە پێشکەش بە کاگازات کرد داوای لێ یەکەم لە کاگازات کە بەردەوام بێ لە کارەکەی و هیوای سەرکەوتنی بووە خوازم چکە لە ئەزمونونەکەیە زۆر سەرکەوتووە.
من وەکو جوتیارێک بەرهەمی خۆمانیان ناوە دوای کاگازاد ئیعلانی کرد کە خەڵکی کە توانێت جوتیاری کە توانێت بێت بەشدار بێ ئیتر وەکو هاندانێک ئێمەش هاتین بەرهەمی خۆمانیان ناوە وەڵی شتێکی زۆر باشە گەر ساڵانە ئەمە بکرێ پژگیریەکە بۆ بەرهەمی خۆماڵی شتی خۆماڵی خۆ دێنی عەرزیەکەیت و بەڕاستی کارێکی زۆر باشە پێویستە لە شوێنە جیاجیەکان بەپێی بەرهەمی تایبەتی خۆیان ئەم شتانە بکرێت ئەنی بۆ نمونە ئەگەر لە شارواژێر بۆ ترێ بکرێ لە دوهۆک بۆ ترێ ئەکرێ ساڵانە لە هەڵەبجە بۆ هەنار ئەکرێت ئەمانە یانی شتێکی چاکن لە هەورامان بۆ گوێز بکرێت بەپێی ناوچە و تایبەتیەکان ئەگەر بکرێت پشگیریکی زۆر باشەوە هەلی کار ئەڕخسێنێ و بەڕاستی هاندانێکیشە بۆ خەڵکیکە کە ساڵانی کە بەشدار بێت وەکو ئەوەی ئێمە ڕاستی بەشداریمان کرد وڵی زیاتر تەبان خەڵک تێستێکە لێ خوات دواتر ژمارەی لەسرە ئەگەر بەدڵی نەبێت تەلەفۆنەکە تەنها ئەو دوو ڕوە ئەنا خۆ یان ڤیدۆی دروستکردنەکەیمان پێەیە ئەو شتانە ئەنا هیچ شتێکی تایبەت نییە کە قەناعەت بە بەرامبەر بکەیت هەر ئەوەیە کە لێی بخوات و سعرەکان ئەزانێت کامە زۆر هەرزانە لەوانەیەوە وانە بێت بەڵام ئشکێتەوە سەر ویژدانی ئەو کەسە کە بەشداری ئەکات ئەنیگە کەسێک بێ ویژدان بێتوانێت هەموو فێڵک بکات و خەڵک بەڕاستی بە لاڕێیا بەرێت بەڵام ئەوەی کە تێبین یەکەم سواز بخوا خەڵکی زۆر شتی ناوخۆیان یاناوە شتێکی ئۆتۆ تێبینی ناکەم هەرچەند ئەوە بێ کەسی تایبەت دابنرێ ژنەی تایبەت بۆ ئەم فیستیڤاڵانە سەرپەرشتی بکات من ڕاستیەکەی لەبەری شوێنەکە کەم بوو وتی تەنها شتی کەم بێنە ینی بۆ منە ڕووبەهەنارم یاناوە دۆشاوی تومیە ناوە ڕۆنی زەیتونی خۆمانەمیە ناوە ترێمیە ناوە هەروەها شاتومیە ناوە ئێمە گروپێکین لە سلێمانی و هاجین گروپی خەیاڵی خانمان کۆمەڵێک خانمی دەستڕەنگێنین 15 خانمان هاتووە سەرجەمیان کارەکانیان کاری دەستیە و هەر یەکە و چەند جۆرێک لە چەشنی کارەکانیان هێناوە بەڕاستی زۆر گەشتبینین ئێمە یعنی کە هەر کاتێک پێشەنگە فیستیڤالێکە کرێ یاخود لایەنێکی کۆمەڵایەتی خەڵک کە عەرزەکرێت و خەڵک بەشداری دەکە ئێمەش وەکو کۆمەڵێک خانمی دەستڕەنگین حەزەکەین بەشداری تیا بکەین لەبەرەوەی بەرهەمەکانمان کاری دەستی خۆمانە و حەزەکەین بیخەینە ڕوو بۆ ئەوەی خەڵک ببینێت و هەم لە ڕووی مادیشەوە ئەو خانمانە ئیسفادەیەکی لێ بکەن و ئەم خانمانش هان ئەدرێن بەهۆی ئەوەی کە خەڵک کارەکانیان نەبینێت ئەوانیش بتوانن زیاتر پەرە بە ئیشەکان بدەن داهێنانی تیا بکەن و زیاتر ئیشەکەیان گەورە بکەن. ئەم پێشانگایە کە کراوەتەوە خۆی لە جۆرە لە فیستیڤاڵە لەبەرەوەی کە جگە لە بەروبوومی خۆراک بەروبوومی تریش خراوەتە دەستکاری دەستیشی لەگەڵا نمایش کراوە. من وەکو میوانێک کە ڕێگایکی دوورم بڕێوە هاتووم بۆ ئێرە مەبەستێکم هەبووە یەک هاندانێک بێ بۆ بەرهەمە ناوخۆیەکان دوو پرۆپاگەندەیەکیش بێ لە ناو خەڵکا کە بەرهەمێکمان هەیە و با خەڵک بزانێت کە چیمان هەیە سێ متمانەیە بە بەرهەمی ناوخۆ بۆ ئەوەی کە سیقەمان بە شمەکەکانی خۆمان هەبێ وەک لەو بەرهەمانەی کە لە دەرەوە هاورداکرێوێتە ناو وڵاتەکەمانەوە یەک خاڵیش کە بەلامەوە زۆر گرنگە ئەویشەوەیە دەبێت حکوومەت دەستی سەدان کەسی وەکو کاگازاد بگرێ پێداویستیەکانیان بۆ جێبەجێ بکە ئەو بەڕادەی ئێستا کاگازاد دروستی کردووە ئەوایە حکوومەت دەیان ساڵ پێش ئێستا دروستی بکردایە بۆ ئەمبارکردنی هەموو ئەو بەرهەمانەی کە لەم ناوچەیە هەیە تاوەکو لە بازارڕە بەپێی خواست و خستنە ڕووبی خاتە بازار و سعرەکەشی وەکو خۆی بیهێڵێتەوانێ و لە هیچ لە بەهای شمەکەکانیشدا نەبەزێت. یەکشت بەلامەوە زۆر گرنگە ئەویشەوەیە جۆری و هەنارانەی کە نمایش کراوە دەلالەتی ئەوەیەکە کە تۆش خاوەنی چی سەروەتێکیت سەروەتی ئەمەش خاکەکەمانە خوا یەکجار خاگە بەخشێ بە خەڵک
کە زانی و بەکاری بێنی ئەتوانی گەورەبوونی تا دروستکە توانین سەرمایە پێکەی کە نەش زانی بەکاری بێنی وەکو ئەو بینانەی لە ئێستاکەی بینیتەوە. باوەڕم بەوە هەیە خەڵک حتا ئەتوانێت بەرهەمی ناوخۆیی بینی بیکڕێ بۆی تەرجیعی جوتیار بکە بەردەوام بێت لەسەر کارەکەی. من پێم خۆشە کیلوێ هەنارکە یەن بە 1000 دینار بە زیاتریش بێ بە 1250 بێ بۆی ئەو جوتیارە دایما بە بەردەوامی هەوڵ بدات بەرهەمی دەستکەوێت پارەی دەستکەوێت بۆ ئەوەی کە ساڵێکی ترکە وەرزی کارکردن هاتە پێشەوە بتوانێت کە خۆی پێ دروست کات. لە ڕاستیدا فستیڤاڵی بەرهەمە ناوخۆیەکان زۆر بەسوودن بۆ ئەوەی خەڵک بزانێت بەرهەمەکان چین. ئێمە وەکو سابون و شوێنکاری قەڵەبە دروستکردنی سابونی سروشتی کۆمەڵێک سابونمان عرض کردووە کە هەر سابونێک بۆ جۆرێکی جیاواز بەکاردێت. سابونەکانمان 100% سروشتی و هیچ ماوەدێکی کیمیایی لە پێکاتەیاندا نیە و هەر سابونێک بۆ مەبەستێکی جیاواز بەکاردێت. سابونێک گوڵەبەی بولمانەیە، سابونی مێخەک و سابونی ڕەشکە و سابونی لاڤیندەر و کە هەمویان لە زەیتی ڕووەکی بەکاردێن 100% سروشتین و هەموو ئەو زەیتانش لە کارگی خۆمانکاری پاڵاوتن و دەرهێنانی بۆ ئەەکەین. بەڵێ لەخوا بەزیابێ خەڵک ئێستا کەمێک هۆشیار بووەتەوەنێ خەڵک زیاتر ڕوو لە بەرهەمە ناوخۆیەکان ئەکات ئەزانێت بەرهەمە ناوخۆیەکان چەند بەسوودن هیچ غەشێکیان تیانە یاخود کوالیتیان زۆر بەرزە لەو بەرهەمانی کە لە دەرەوە وڵاتان دێن و ماوادی کیمیاوین و زیان بەخشن. لە ساڵانی پێشوە خەڵک زیاتر ڕووی لەو بەرهەمانە ئەکرد و کەمتر بەرهەمە ناوخۆیەکان دیارون. بەڵام لەخوا بەزیابێ ئێستا لە فستیڤاڵێکی وەکو ئەمڕۆیە لە فستیڤاڵی بەرهەمە ناوخۆیەکان ئەبینی خەڵکێکی زۆر ڕوومان لێ ئەکات و سەیری بەرهەمە ناوخۆیەکان ئەکات. بەڕاستی بەرهەمە ناوخۆیەکان ئابووری وڵات ئەگەشێنینەوە بە زۆر بەسوودن بۆ ئابووری وڵات، زۆر بەسوودن بۆ هەلی کار. ئێستا ئێمە وەکو چەند گەنجێک لە قەزای کەلارەوە هاتوین کارگەیەکمان دامەزراندووە، کۆمەڵێک سابونمان دروست کرد و هەلی کارمان بۆ خۆمان ڕەخساندووە و هەروەها ئەو پارەیەش کە ئێمە سەرفێکین وەکو ماوەدە ئەوەریەکان بەکارێن و چی ئەو کەسی کە بەکارێنێتی ئێمە بەکاری ئێنێت ئەم پارەی لە ناوخۆی کوردستانە ئەگەڕێتەوە ئابووری کوردستان بەهێز دەکات. بەجددی هەستێکی خۆشە لەبەرەوەی تۆ ئەبینی کە هێشتان بەرهەمی ناوخۆیی زۆرە و بەرهەمێکی زۆر جوانمان هەیە و جوتیاری خۆمان زۆر ماندووە بە بەرهەمێنانی ئەم بەرهەمە ناوخۆیانە بۆی عرضکردنی لە فستیڤاڵێکی وایە ئەتوانم بڵێم هەم نیشاندانی توانای جوتیاری ئێمەیە و هەمیش نیشاندانی فرێشی بەرهەمەکانی ئێمە بۆ بازار کە ئەتوانم بڵێم بایەخدان بە بەرهەمە ناوخۆیەکان هەم ئابووری وڵات بەرزەکاتەوە لە هەمان کاتیشا تەندروستی هاوڵاتیانە پارێزە لە بەرەوەی لە هەموو دنیا بەرهەمێکی ناچڕۆڵ و فرێش بۆ تەندروستی ئینسان زۆر باشترا وەک لە بەرهەمێکی دەستکرد و دروستکراوە. بەدڵنیای ئەم ساڵ هەستەکەم بەهۆی بارودۆخی تەندروستی کۆرۆناوە بۆ کە بە حەجمێکی زۆر بچووکە بەڵام هێشتان عرضکردنی ئەم بابەتانە ئەتوانم بڵێم بۆ خۆی باخی و گرنگی خۆی هەیە و ئەگەر چەند یعنی لە ساڵێکە چەند جارێک بە پێی وەرزەکان ئەم فستیڤاڵانە بکرێتکە هەندێک بەرهەم هەیە کە بە پێی وەرزە بۆی ئەگەر وەرزانە بێت هەم چانسی بەدەستهێنانی ئەو کاڵایانە یاخود ئەو بەروبوومانە زیاترە بۆ هاوڵاتی و هەمان کاتیشا بایەخدارە بە میوەی ئەو فەسڵە یاخود بە دارنەوێڵە یاخود هەر بەرهەمێکی تری ئەو وەرزە. ئێمە وەک کارگەی دەستی بنێشی کوردی بووین بەشداریمان لەم فستیڤاڵە کردووە و دەستخۆشی لە کاغازات دەکەین بۆ کردنەوەی ئەم فستیڤاڵانە. ئێمە بە چەند بەرهەمێک بەشداریمان کردو لەوانەیە بنێشتە تاڵ و ئای بنێشت و بنێشتی کوڵاو و شەوەکە و لەگەڵ قەزوانە. بەرهەمەکانمان هەمویان خۆماڵین و لە منتیقی خۆمان کراوە.